دوای 5 ساڵ لە چاوەڕوانی تەواوبوونی نۆژەنکردنەوەی سەرای سلێمانی بەشێک لە ئەندامانی دەستی ڕاوێژکاری سەرای سلێمانی کۆبوونەتەوە بۆ ئەوەی گفتوگۆ بکەن لەسەر ئەو پرۆژانەی لە داهاتوودا بۆی جێبەجێ دەکرێت. فەرمانی بوونی بە بەڕێوەبەرایەتیەکی تایبەت دەرچووە، ئەوش بە بەڕێوەبەرایەتی سەرای سلێمانیە. ئەم بەڕێوەبەرایەتی ڕاستەوخۆ سەر بە بەڕێوەبەرەتی گشتی شوێنەوار ئەبێ، چونکم تەلاری مێژووی و کەلتوری ئەبێ خەڵکانی تایبەتمەند و شارەزابی بابەڕێوە و دەستگای شوێنەواریش تەنها دەستگایەکە کە بتوانێت ئەو ئەرکە مێژووی و فەرمیێ بگرێتە ئەستۆی خۆی. سەرای سلێمانی دوای نۆژەنکردنەوەی بڕیارە ببێتە تەلارێکی کەلتوری و پرۆتۆکۆلی، هەر لە نێو ئەو تەلارەدا پارێزگاری سلێمانیش ژوورێکی دەبێت کە بە کەلوپەلی فۆلکلۆری سلێمانی دەڕازێتەوە بۆ ئەو دیدارە پرۆتۆکۆلیانەی ئەنجامی دەدات، بەڵام نەبوونی بودجە بیناکەی بەچۆڵی ئەشتۆتەوە. مێژووی شارەکە نیشامدا تا ئێستا بۆی بزانین لە مێژوو تا ئێستا لە چه ئاستێکا بووین، بەراوردی بکەین بە ڕابردووی خۆمان بۆی پێداگیری بکەین لەسەر خاڵە لاوازەکان بۆی داهاتوومان باشتر بێت. لە ساڵی 1926 لە سەنتەری شاری سلێمانی لە شوێنی فەرمانڕەوایی بابانەکان سەرا دروست کراوە کە پێکاتووە لا 2.43 ژوور. لە سەرەتای ساڵی 2011 بە بڕی 2 ملیار و 400 میلیۆن دینار لەسەر بودجەی پارێزگای سلێمانی نۆژەن کراوەتەوە. نزیکەی سەدەیەک لەمەوبەر مەلیک مەحموود لێرەوە حکوومەتی کوردی ڕاگەیاند. ماوەیەکی زۆر سەرای سلێمانی بێناونیشان بوو، بەڵام ئیدی دەبێتە بەڕێوەبەرایەتیەک و هاونیشتیمانیان دەتوانن لە مۆزەخانەکەی ئێرەوە ئەو ئەرشیفانە ببینن کە شارستانیەتی سلێمانی پێوە دیارە. ڕۆژانە بووبەکر ڕوودا و سلێمانی.